دەمباش تەوەرەیە باسی ڕۆژیا ئیرۆ بەنامە باسی ڕۆژڕا پێشکەش دەکەن تەوەری وێنا دەربارەی سووریە و ڕۆژاوای کوردستانی و ئامادەکاریین یەن کۆنتڕۆلکردنا ڕقایە حیا ئیرۆژیە هەر قوناغایەکەم بەردەوام دکە هێزن یەن سووریا دیموکرات بە پشتوانیا هێزن هەپەیمانان کاریبوون پێشبەچوونێن باش تومار بکەن ژالیکی دن بە هێزن یەن عەشائری خۆ ئامادە بکەن و ئەوژی بەشدار ببن و هانژی کار لەسەر ئامادەکردنا هێزێکی عەشاراتێکردن دەربارەی vê mijarê em mêvandariya رشاد مناور العساف هفريس يجشتي جباطة عشائري عربي للجزيرة جقام شباوكي زنديمة كريه هروها جاويدان حسن هفسروكي نونراتيا ريفابراتيا خسر جا سليمانية حواس عقيد نونري أنا كسا لائتلاف اجتماعي سوريا جا اسطنبولي هرسي ميفان هم خير هاتن دست بكش قام شلو از خوازم جم رشاد مناور ام دست بكن جارك دنت بخير هاتي سروكين عشرين ين عربي ين جزيرة لشامي انها تشتكن لدمشق الويدك جبينك واهية السلام عليكم سڵاوی خۆتان لێبێت لە سەرەتادا دەمەوێت سڵاو بۆ خۆتان و بۆ هەموو بینەرانی کەناڵەکانتان بگەێنم هەروەها بەس دەمەوێت ئەوەتان بۆ ڕاستکەمەوە ئێمە ئەنجومەنی سەرکردایەتی هۆزە سونیەکانین من هەروەها منیش کۆمیسیاری گشتی ئەو ئەنجومەنم تەنها لە ناوچەی جەزیرە نیە بەڵکو لە ئاستی سووریا و هەموو هۆزەکانم نەک تەنها هۆزە عەرەبیەکانیش بەڵکو هۆزە عەرەبی و کوردی و کریستیان و ئێزدی و چەرکەسەکانیشە و دەرگای ئێمەش کراوەیە بۆ هەموو کەسێک ئێمە ئێستا دەمانەوێت شارۆچکەی ڕەقا ئازاد بکەین بۆ ئەوەی ئەو شارۆچکەیە لە تیرۆر ئازاد بکرێت هەروەها بە هیوادارین لە نزیکانە کە ڕەقا ئازاد بکرێ و هۆزەکانیش ڕۆڵیان هەبێت لە ئازادکردنی ئەو شارەدا چونکە وەک دەزانن وڵاتی ئێمە و هەروەها هۆزەکانیش نوێنەرایەتی بەشیشی زۆر لە کۆمەڵگەی سووری دەکات دەتوانین بڵین کە ١٨ کۆمەڵگەی سووری جڤاتی سووری جڤاتێکی هۆزگەرایە هۆز ڕۆڵی تێدایە بۆیە پێمان وایە کە پێویستە هۆزەکان ڕۆڵێکی گەورە و ڕۆڵێکی پۆزتیڤیان هەبێ لەسەر ئەرزی واقع بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆر لە ناوبردنی تیرۆر ايش بقو هون راسي ترور ببن روبرويه ترور ببن هون خوازن ها هزا كار چكدار بيك بينن نەخێر وەکو ڕێکخستنیشی سەربازی هۆزگەرە نەخێر ئێمە ڕێخستێکی وامان نییە بەڵام وەک دەزانن ئێمە وەکو هۆزەکان زۆرینەی کوڕانی ئێمە چەکیان بەدەستەوێ دژ بە تیرۆر بۆیە دەکرێت بڵێن کە هۆزەکان هێزێکی سەرەکین لە سووریا و بەگشتی و بە تایبەتی لە ناوچەی جەزیرە وەک دەزانن بەشی لە گەنجانی ئێمە بەشدارن لە سوپای سووریا بەشێکیان بەشدارن لەگەڵ هێزەکانی ناو جەزیرە وەک یەکینەکانی پاراستنی گەل کە لە ناو جەزیرە و لە دەرەوەی جەزیرە شەڕیان کردووە تەنانەت لە حەلەب ئێستش لە ئامادەباشیدان بۆ ئازادکردنەوەی ڕەقە و بەشێکی زۆری سووریا بەڵام وەک ئەگەر بڵێ ڕێخستنێکی سربەخۆ سەر بە هۆزەکان بێت شتێکی وامان نییە بەڵام هۆزەکان هەمیشە پاڵپشتی ئەو هێزانە دەکەن کە دژ بە تیرۆر شەڕ دەکەن و دەبێت بە پاڵپشتیان و هەروەها دەبێتە باوەشێک پێشکەش دەکات زێڤەگەرم جەمتە ئەزبەر خودم سلێمانیە جەم دکتۆر جاویدان دکتۆر ڕۆڵە عەشەرە هەیانها وەگو ئەو ئاماژە پێ دکە هەڤرێزە یەگشتی فەرماندەیە عەشائرین یەن لە سووریە دەبێژە حەتانها ئەو پشتەوان بوون ايش بو كنترول كرنا رقة سوازم تبحث ويا كيبكا كنترول كرنا رقة جاي شي مرحلة رولا عشائر حطنها تشابه بله دسپیک اسلاو ورز جوارج میوانی وره و هموتا مشوان نهجاره شخویرو بویر بیرانینا بویر غمگین سر روز اوای کردستان بویر شواتا سینما عمودیه ام داکه همو شهید نوی بویر سلاف دکن و رز و حرمت مج همو شهید کرد و کردستانی رهه و ام هزن قصد گو ایرو چپر شردن الدیجی ترور داعش ام وانجی سلاف دکن
شخوام دی دو وفدك شانديك هفبش جي خسريا ديمقراطيك وجي مجلس مسد مجلس سوريا ديمقراطو وهم هندك عشيرين كول دورا رق يعني تني الناف كانتونا جزيرة جيل دورا رقب قشتيجي سردانا چپرين شرين هزي قصدي كرنه اف هزي جو خبره دەستپێکە حملەیە ئازادکردنا ڕقاش هەموو گەلێن سووری ڕاگەاندن سەرداناوان کردن و خەباتەوان و شەڕێوان پیرۆزکردن و پاڵپشتیا خۆشوارە دان خویاکردن ئێمە وەک خۆسەریا دیموکراتیک ji ڕۆژە یەکەمین de ji ڕۆژە گۆمە ئەف پرۆژە لە باکووری سووریا ڕۆژاوای کوردستانی ماڕاگەاندی مەگوتیە di çarçova خۆسەریا دیموکراتیک de هەموو پێکهاتە و هەموو ئۆل و هەموو ئثنیک و هەموو ام بيجن يعني عشيرين همو كارن رولا خو دورا خو ببينن بيشاروجا روجاوای كردستاني ده سر اساس عقد اجتماعي او هف بيمانيا جو همو اليان لهف كريه سر اساسي و ام تفد هزك هبجي تشتكن بنابه هزا سوريا ديمقراط جبوفيا كي حرچه هزك بيجي دستي خو بد حملة آزاد کرنا رقاب تنسيق بهذا سوريا ديمقراطرة ام جي و بيروز دكنو ام كيف خوش دبن توليبونا ود به حملة ده ت زانياري البردسه وهنه كو عشائر دخوازن هزا كسر بخوا لدفر تشي بكنش برغو جيش الدفاع الوطني حطنها بروجا انا نسر كفتي بالهنجانجي او يبهكي راسي هف هاتم بالشر طيبات الحسكه يعني الكانتونا حسك كانتونا جزيرة بقشتي والباجاري حسك بتايبتي قالك بينغافين بفيرنجيتين راجيادين شخوا كس يعني دولتها جو بال بشتي فان راجياندنا تكيان فان محاولات كده دولتها تركب بقشتي تخواز سر قالك وترى بليزت كانتونا جزيرة دجبر كانتونا جزيرة نموناكج بيكوجيانا وكهفي همو آلی تدهنه عرب تدهنه سریان تدهنه کرد تدهنه تم دخوازه هزنی دنافچه دچه که گودجی هزن یپگه و یپجه شربکه گلک پروپاگاندای ویرنگی چه بود گلک مثلا بیشن کتیبه یان لیوا خوراد گاندن سر اساس گوه شر هزه یپگه بکه ل سر ناکوش برگو عالیه او لهی ام بیشن د کانتونا جزیره ده یان کانتونی دن ایروجاوای کردستان بگشتی روش او لهی پیش کتیه جعلیه استخباراتی جی باشش همه آلیات زوبزو ام محاولاتنا تین کنترل کردن جبرگو ام محاولاتنا ناکبت چارچوفا پروژه فدرالیا روجاوای کردستان کو ام خوازن راگن لباکوری سوریا جبوه که ام محاولاتنا و سر نکبن و گلک نمونه دیجی ویرنگی چه ببین دمی پیش دیج برگو ایرو هم دوینن دما گو حمله آزاد کردن رقاجی دست بکریه و حمله آزاد کردن موصل جی دست بکریه بگومان دولتا ترک وقتی بینه گو او گوید دکتور امبل سر دست وردان دولتا ترکیه د کاروبارن ین ولاتن ین هفسده جبو بيتر ام بهوري ام سر كار بكن ازنها بري خو بدم جم حواس عقيد نوناري انا كسي ائتلاف دج اسطنبول يدقال مدبه كاك حواس حمله رقا قناغه يكيد بدفان رجاد بدايو به هون شوال فابش بيش بچونن ين سربازي لدفره هون دنارن وك انا كسي ائتلاف ده ائتلاف شوال دنارن بله دم باش بگمان چه دورا سوری چه هرم و باجارو که سوری کومن تندراو تیده تفهره و سرکتن چه به باوری مده او سرکتن اکه شورشا سوری را و دوره ده باوری مده تشتک سرکت تخواستن شر تروریسته بگمان و اهل جی او شریک بن برانگه که خورتی حتی نمانا تروریسته جبر تروریست چیبونا تروریسته و هبونا تروریسته باوریه مده وی رژیما هشتیه تروریست چیبه او بنگه او کانیا چیکرنا تروریسته سرکتن وی هرمه چیبه باوریه مده او یک جگاوا به نمانا تروریسته و نمانا رژیم تواهی به لهندره سوری ده جبر خردبونا رژیمش 5 سال شورش ده حتی انها یک صدمه و سرکه کاری کومن تندراو چکه او کومن تندراو به سبب اجهبونا و رژیم ناف هزن ناف دولتی ده لیبنره
وەک هێزێکی وێ بکارێ دژی تیرۆرێ بستەکنێ و دەنگێ شۆرەشێ کێم بکێ تەنێ دەنگێ مخابن دەنگێ چەکێ و دەنگێ تیرۆرێ بلند ببێ هەندێرێ سووریەدا بەلکی پرساتە و نمونە سەرەکە vê giftogûyê mesela hêzên eşarî îro civat bûne civîne li hundirê Şamê mixwast bêhtir rastî her du birêz her du mêvan zelal bikin ka ew çi ye ez dibêjim tiştek sereke heye vê em ser bisekinin hêzên baweriyê me de hêzên eşarî wek rûspiyê civakê ew yek proje wa ê sereke proje wa wê çawa nehêlin civak tevlî hev bê wê çawa bikarê aştiya civakê biparêzin lê mixabin hinek ji wa hêza ji destpêkê de roja yekemîn şoreşa Sûrî de ne ez dixwazim vegerêm kevintirîn dem de jî şoreşa Kurdî li 2004 de hinek ji wa hêzên îro tê naskirin bin seha navê dîfa wetanî de ê ji berê rejîmê ava kirin wek alîgir ji rejîmê re wê çawa rejîmê biparêzin wê çawa şoreşê tune bikin mixabin bûne destek li destê rejîmê de li her wextî û her demî de wê çawa bikarin astê şoreşê nehêlin û dijî milletê Sûrî û peymana proja serketina şoreşê wê Çi zanyarê te dorafê civînê hene Kak Hewas li Şamê li gor zanyarin berdestê me eşarin yên mantiqê bi taybet yên Cezîrê li Şamê di civînê de ne ji bo avakirina hêzeka taybet bi eşaira çi zanyarê we zanyarê we li dorafeyekê heye باوەریە me de zanyarê me ew kes eyn ew kesên belkî ji berê dîsa hêzil cem wa heye lê bin seha navekî dî de yanî ti cudayî jênîne îro ew hêz dîfa wetanî wekî dibêje hêza dîfa wetanî leşkere û çekil dêz de ew li hundirê bajarê Qamişlo li Hesekê de û gelek herêmên dî de heta bajar û herêmên dî ê Sûrî ji derveyî herêmên Kurdî de jî ew hêzên hinek hêzên leşkerî bi seha navê dîfa wetanî de hene îro nav tê guhortin û belkî hinek dî hinek navên dî ê nediyar bûn wê lê zêde bibin lê proja sereke wê çawa berevaniyê li ber rejîmê de bikin ji ber evê hêzê ji destpêka şoreşa Sûrî tê bîra min wextên xwepêşindanên aştane melcehda de çêtkirin hêzên mixabin hêzên va eşara hücûmî xwepêşindanên me ê aştane dikirin li hundirê cehdên herêm û herêmê bajarokên Kurdî de bêguman wê tifeyda şoreşê baweriyê me de jê nebe lê ez dîsa tekîd dikim nemana grûpên tendra û li hundirê Sûrî de kîjan bajarî de bê kîjan herêmê de bê ew sedema sereke zeyîfbûna vê rejîmê ji ber xurtbûna rejîmê girêdaya hebûna komên tendra û grûpên tendra Bele Berê namate bi zelalî geşt ez carek divegerim cem Reşad Minawir ji Qamişlo Kak Reşad şairên erebî li Şamê di civînê de ne ez bawer dikim te guhdariya danûstandin û gotûbêja ya mêvanan te kir bi xweşkayî ez xwazim ez zanibim qunaxa pêkanîna hêzên taybet giştiyê ku bi taybet ana serokên eşîran li Şamê di civînê de ne یەکێتی هۆزەکان وەکو ئێمە وەکو ئەنجومەنی هۆزەکان ئێمە هیچ زانیاریێکمان لەسەرم بابەتە نییە بەڵکو ئێمە وەکو ئەنجومەنی سەرکردایەتی هۆزە سووریەکان وەکو پێم گوتی ئێمە پاڵپشتی لەو هێزە فرەلایەنانە دەکەین کە دژ بە تیرۆر دەجەنگن بەس وەکو بەدواداچوونێک بۆ ئەو قسەی کە برادەرەی سەر بە ئەنجومەنی نیشتیمانی سووریا وتی کە باسی لەوە کرد کە هێزەکانی بەرگری نیشتیمانی سەر بە
سەر بە ڕژێمی سووریان ئەو قسەیەکی هەڵەیە ڕاست نییە لای ئێمە ڕەتکراوەیە بەڵکو لای ئێمە هەموو هێزێک کە لە دەرەوەی سووریا بێت ئەو هێزانە هێزی تیرۆریستن. ئێمە پشت بە خوددا پاڵپشتی هەموو هێزێک دەکەین کە دەیانەوێت سووریا ئازاد بکەن. ئێمە پاڵپشتی لە هێزەکانی سوپای سووریا، هێزەکانی یەکینەکانی پاراستنی گەل و هێزەکانی سووریا دیموکراتی دەکەین، پاڵپشتی لەو هێزانە دەکەین بۆ پاکردنەوەی سووریا لە تیرۆر. دواتر کە سووریامان پاک کردو ئەو کاتە دەچین لەگەڵ ئەو برادرانە دادەنیشین و لەگەڵیان ڕێک دەکەوین بزانین ئەوان چیان دەوێت و داواکارەکانیان چییە. ئێستا ئەوەی کە ئێمە دەمانوێت ئەوە نییە کە بزانین چێ لەگەڵ ڕژێمە یا چێ لەگەڵ ڕژێم نییە، بەڵکو دەمانێت لەگەڵ وڵاتەکە بوەستین. پێکهێنانی بە کورتی دەمێ بڵم پێکهێنانی هێزێکی هۆزگەرا لە سووریادا شتێکی وانە، بەڵکو هۆزەکان هەمیشە پاڵپشتی ئەو هێزانن کە بەرەنگاری تیرۆر بوونەتەوە. هەر چ شتێک بێت بیر و ڕای ئەو هێزانی کە بەرەنگار بوونەوەی تیرۆر دەکەن ئێمە پاڵپشتیان دەکەین. بۆیە وەک دەبینن بەشێکی زۆر لە ڕۆڵەکانی هۆزەکانی جەزیرە و تەنانەت ئەفرین و کۆبانی و هەروانەوەکانی عەرب ئێستا بەشدارن لە یەکینەکانی پاراستنی گەل لە ناوچەکانی من بە شەڕیان کردو و جەنگاون ئێستا وا لە دەواازەکانی حەلەبن. ئێمە وەکو سووری ئەو کارە دەکەین و بەرەنگاری یەکینە وحدێن یەن بەڕەوانی نیشتمانی دیفاع وەتەنی هون چاوا لێدنارن گروپن چەکدارن سەر حکوومەتێڤەنە یانژی گروپن یەن نیشتمانینە وەتەنینە. هێزەکانی بەرگری نیشتیمانی سەر بە ڕێکخراوێکی سەربازیە کە هەماهەنگی لەگەڵ دەوڵەتی سووریا لەگەڵ سوپای سووریا هەیە. ئەو هێزەش هێزی بەرگری نیشتیمانی تەنهایەک ئامانجێویش بەرەنگاربوونەوەی تیرۆرە، وەکو یەکینەکانی پاراستنی گەل ئەوانیش ڕۆڵەکانی ئەم گەلی سووریان ئەوانیش هەموو پێکاتەکانی گەلی سووریای تێدایە وەکو کورد و عەرەب و سریان و ئامانجیان ئەوەیە کە بەرەنگاری تیرۆر ببنەوە لەسەر هەموو خاچی دەوڵەتی سووریا کۆماری سووریا. بۆیە هێزەکانی بەرگری نیشتیمانی ئەوانیش دەتوانن بچنە ناو ڕقا ئەگەر شەڕێک لە سوێدایە لە دەرعاش بێ لەوێش دەتوانن ئەوان بەرەنگاری تیرۆر ببنەوە. لهن آليان عشارين عربي دعوة كيكرن كو اندامن واني ين عشار اندامن عشيرته ج يا و جهزن سوريا ديمقراط فاكشن و برنامج في كدر خصن. هێزەکانی سووریای دیموکراتی چەندین ڕەوتی تێدایە، چەندین لایەنی تێدایە. وەک دەزانن لایەنی هەرە زۆری پێکهێنەری هێزەکانی سووریای دیموکراتی یەکینەکانی پاراستنی گەلە. بۆیە ئەگەر بێت و هەر هێزێکی دیکەش لە درەوەی ئەو هێزە پێکهێنەرانە بێتە ناو چەتری هێزەکانی سووریای دیموکراتی ناتوانێت هێزەکانی سووریای دیموکراتی ناشرین بکات. بۆیە ئەو هەڵسوکەوتانە هەڵسوکەوتێکی تاکە کەسینکە هەمووی با بڵێن 50 بۆ 100 کەسێکن ئەگەر زۆریش بێ 2000 کەسن، بەڵام ئەوانە نوێنەرایەتی هێزەکانی سووریای دیموکراتی ناکەن. هێزەکانی سووریای دیموکراتی هێزێکی ڕاهێنراوی گەورەی تەواون، هێزێکی نیزامین. لەوەش گەورەتر ئەوەیە کە ئەوان خاوەنی مەبدە و خاوەنی پرینسیپن کە بەرگری لە کەرامەت و لە شەرەفی ئەم گەلە دەکەن و بۆیە ئەگەر هەر هەڵسوکەوتێکی تاکە کەسیش ڕووبدا هیچ کاریگەریشی نابێت لەسەر ئاست و سومعی ئەو هێزانە. از بحثا قاعده ميداني ناكم روشا ميداني از بحثا عشارة دكم عشيرة بخوا بالنافة تجمع العشار هجر از نشاش بم برنامج ده وك عشائرين ين جزيرة دفرة جزيرة دخواج اندامن حزب اخو يانجي عشيرة خو كرن زارو خوني ين عشيرة دكرن كو فاكشن تنابينا افايا دبه دسبيكك جبو تشكرنا دهزان لدفره شبونا شركه.
لا أنا ما أعرف عن أي من زانیاریم لەبارەی هیچ یەکێتیەک نییە کە تۆ باسی دەکەی. من بە هیچ شێوەیە گوێم لە شتیوانە بووە بە ناوی یەکێتی هۆزە عەرەبیەکان یا یەکێتی هۆزەکان. وەک دەزانن من خۆم هەماهەنگی کەر و هەروەها وتەبێژی ئەنجومەنی هۆزە عەرەبیەکان و دەتوانم بەنای ئەوانەوە قسە بکەم. ئێمە وەکو ئەنجومەنەکانی خۆمان بە هیچ شێوەیە کەسی سەربازیمان نییە، بەڵام هانی نەوەکانمان هانی ڕۆڵەکان و هانی کوڕانمان دەدەین کە بچن ناو هەموو پێهێزە ئەو هێزانەی کە بەرەنگاری تیرۆر دەبنەوە. بەڵام لەبارەی پێکهێنانی هێزێکی سەربازی لە ناوچەی جەزیرە ئێمە بە هیچ شێوەیەک ویستی ئەوەمان نییە کە هێزێکی سەربازی بە ناوی هۆزەکانەوە پێک بێنن، بەڵکو ڕۆڵەکانی ئێمە هەر لە ناوچەی جەزیرە تا دەگاتە منبج و باب و ڕەقە و دێرزورەوە شەڕ دەکەن. بۆیە ئێمە هیچ پێویستمان بە پێکهێنانی هێزی سەربازی بۆ هۆزەکان نییە. بله کاکە ڕەشاد ئەزێ هەرم سلێمانی جەمجاویدان حەسەن دکتۆر هێزێک یانژی هەژمارێک ژی عشیرێن سەرۆک عشیرێن یەن منطقێ یەن منطقا جەزیرێ دەڤەرا جەزیرە لە شامێ جیڤن ji بۆ پێکانینا هێزەکێ ئەڤ هێزایە وێ دبن سیوانە هەسێدێ دەبە یان jî tirs heye wek sehwatê Iraqî cuda kar û xebatê bikin. يعني حيانا ام بيجن برسمي تيجا اگاهيمج في بويرهاني تنق وبفيرنجي جفيا بنيان نيتك وان هبه هزني تايبت سر بعشيرني عرب بافاكرن اللي اگر هاتو د چارچوفيا او خاكا قد بن كنترولا خسريات ديمقراطيك ده بيا روجاواي كردستاني بيغومان وموقف كيماجي هبه قلناها تو گفتگو یا مناقشه نکردن لەگەڵ هێزن سووریا دیموکرات یان لەگەڵ ئیدارە خۆسەریا دیموکراتیک بێگومانی ئەوانە وێژ دەربی پرەنسیبی قانونێ بن و وێژ دەربێ پرەنسیپێن گۆ هێزی سووریا دیموکرات چارچۆڤاوێت دخەبتێ بۆ vêyekê nayên qebûlkirin ne tenê ew û ne tenê ana û ne tenê demê pêş dijî yanî em dibêjin projeyek me heye ji bo Rojavayê Kurdistan Bakurê Sûriyeyê û em gav bi gav ber pêkanîna projeya xwe de pêk diçin hêdî hêdî jî azadkirina Iraqayê. Ji bo vê yekê çi projeyek bi vî rengî hebe em bi guman lê derin wextê ji esas de neyê tensîqkirin bi îdara dîmokratîk re. Te pirsgirêk heye heger bi tensîq digel we de eşairên yên deverê bên teşkîlatê xwenî eskerî çêkin li jêr siya hesedê şer bike û bejdar bibare bi kontrolkirina Reqa de. يعني حيا أنا هيزن سوريا ديمقراط أم بيجن إثبات كريج همو جيهانيرة جو أو هيزا سركية يا دفرة دكارة همبر تيرور داعش بسكنة وهم خدي بروجيج بو أفكرنا سوريا كديمقراط سوريا كنوش بو همو بيك حتى إنوي بقشتي ما تجربة واندي تشد من بجد تشد جريس بيد وددم بيش ده ود رقاية ده بيجي جبوه يكي أم دبيجن يعني إيروبيا وقت بخازة هيزني نه آوابك د چارچوبا او دفرا هێزا سووریا دیموکرات تێ دخەبتێ ئەم تێ ینی سەبەب و سەدەمێکی ژێر نابینن ئللا ئەگەر پرۆژەک دێ یان دەستکی ji derve em bêjin têwerdanek ji derve tê hebe ji bo avakirina hêzek bi vîrengî dibe eger hêzek ji esas dibe bi hêzê Sûriya Dîmokrat de mesela nîqaş bike bixwaze tevlî hêzê Sûriya Dîmokrat bibe ji bo beşdar di hemla azadkirina Reqa de ya di bin sîwana hêza Sûriya Dîmokrat de bixebite ew bêguman eger li ser esasê prensîpê hêza Sûriya Dîmokrat ew prensîpên got ragiyan berî dest bi hemla Reqayê bike got ew prensîpên got ew ser wî esasî dixebite ser wî esasî xakên Sûriyayê em bêjin ji تيرورا داعش رزگار دکه یعنی د چارچوبه قانون دولی ده او هزانه دوی چارچوبه بخابتن و آماده بونه خب پیشکش بن آماده نه بن سیوان هزین سوریا دموکرات بخابتن و او چاغه به قبول کردن یعنی بگشتی تشتی خواستن بجن و تنسیق بکردن به هزین سوریا دموکرات یعنی د چارچوبه جيغو دست يعني دستهلاتا خسريات ديمقراطيك هي تهزن ناب بأباكرن قطعا وبيغوبان اگر هزك نه بي آوا کرن به تنسيق بره تپرزگريك نابه اجا اول چاغه بدگره سر يعني امبيجن استراتيجي
و پێشبینینە هێزên سووریا دیموکراتیان و کەسن گۆ هێزی سووریا دیموکرات برێڤەت بن گۆ هەگە دبینن پێداویستیەکەی یان پێدەویەکەی گۆ هێزێک نهل دەڤەرەکێ بێ ئامادەکردن و بێ حاضرکردن و بێ ئاواکردن وەچاغێ چێ دەبیانی ji ber girêdanek dorta hêza Sûriya Demokrat û xweseriya demokratîk dihê yani an an bêjin meselen meclisê baba eskerî mesela ya meclisê min bica eskerî berî got hêzên Sûriya Demokrat buwan re alîkar bibe de azadkirina min bijde ew hêz çê bû jî hinek em bêjin kete ebû elwiya giyan hev daxwaziya alîkarî ji hêzên Sûriya Demokrat kirin û wan jî amadebûna xwe daxuya kirin got dibin sîwana hêzên Sûriya Demokrat dibixebitin ji bo vê yekê hêzên Sûriya Demokrat destek dawan û min bi cihad azadkirin û di dema pêş de ez bawerim wê reqaya dijî tiştekî vî rengî çê bibijî yanî çerçovê emnî û parastina deverê a Rojava Kurdistanê Bakurê Sûrî bigiştî hêza Sûriya Demokrat ew dibîne tamam tensîq bi hikûmetê ji ber hikûmekî eskerî çê nabe dîsê em dibêjin hikûmetek heye ve xweseriya demokratîk û ya got deme pêş dê we bibe federaliya Rojava Bakurê Sûriye tensîq di orta em bêjin beşî îdarî siyasî û beşî eskerî heye heger dîtin di alîkî di pêdiviyek heye yan pîwîstiyek heye hêzek nihil dijîkî bê avakirin bêguman weçaxe wê bê avakirin lê dibin sîwana hêzên Sûriya Demokrat. بله دکتۆر ez ê berê xwe bidim İstanbulê kak hewas dibe hêzbê avakirin wekû zanyarî hene wekû te jî amaje pê kir got heye we ji vê zanyayê hêl Şamê amadekarî ji bo avakirina vê hêzê tê kirin çima wek îtilaf we destpêşxerî nekir û hêzek ji vî rengî ava nekir ji bo kontrolkirina reqa paytexta rêxistina ya tundrew li deverê we çima beriya hikûmeta Sûrî nekşandin cem xwe ev eşîre. بله از خوازم جبری برسوی بدم ماموستا رشاد خواست بیجه برسوام بده و بیجن دفاع وطنی هزه دفاع وطنی نگری ده برجیما سوری را لسپاس شویره دیسانه تولی جاره کی گوت لیلی و گرا گری ده برجیما سوری ناو برسوا خوده او راستیه که یعنی حتی بخوازن کار جیب که از دبیجم نکاری جبراویش بر او راستیه که پیکاندی ناوی و آریکاری و مسائله و دیارن شرکت سکیره و نابه از دبیجم مروچاوی خال تشت زلال الجعده ده دیار مروچاوی خال جه بگره دو باوری آمده یعنی هیزن بگمان هیزن عشائری یا روسپین جواته او روسپین جواته یکش برجواندین سرکه یکش آرمانجین سرکه ایوه هیزا روسپین جواته بکارن جواته آشتیا جواته بپاریزن بکارن وکویل هندره جواته ده بکن بکارن نکوکیل هندره جواته ده چید بن و نکوکیا چاره سر بکن نببن بشک هندره آستانگیش جواته را و چیکرنا نکوکیال هندره جواته ده لی مخابن وک نمونه او هیزن دفاع وطنی کسین سرپرشتیا واتکن او بونه بشک تبلیغاویا جواته دفاع وطنی جبر آلیگری رژیمینه و عینی و دمده و عینی وقت خودن ناس کردن وک روسپی جواته نابن بشک به چیکرنا نکوکیال هندره جواته ده باوری مده یکش برجواندی وای سرکه و چاوا آشتیا جوات که بپاریزن بروانیا بر رقی دست خوازم تشتکی دی زلال بکم شخواه تشتی کنترل کردن هات به یال در دورا رقای از کارم نابلی بکم نه در بازبون رقای جیک ها سینورک ها هاتیه دیار کردن وقت پیمانکی هف پیمانکی اتفاقی ناو دولتی ها هیز سوریا دموکراتیک دگه نیزیکی تلسبل زیده یولو در باس نابل هندره باجار رقی ده بێگومان شریکبوونا ئەهلێ ڕقای و ئەهلێ وێ هەرێمێل هەندرێ وی شەریدە ئەو سەدەمێ سەرەکەیە ئێ ئەو شەر بهێلێ ئەو شەر سەر بکەوێ ژبەر ژغەینی ولۆ بێ نەشریکاتیا خەلکێ وێ دەبەرێ نەشریکاتیا ئەهلێ وێ دەبەرێ وێ بهێلن مخابن دەست درێژیک دی شاش تێدە چێ بێ وێ بهێلێ هەنێک نەکۆکی خەلک بلەیزن سەر چێکردنا نەکۆکیک نابێنە بن سهاناوی نکوکی کردی عربی ده رژیمش دست پیک داد خوازه و یک صدمه سرکه ای رژیم خوازه هزین
عشارة تشيكن سدمي وي سركجي مخابن تخوازي مثلا كردي عربي تبلي هفبك تخوازي دجمناتي كردي عربي تشيكي في ام باش يار کی درباسی رقابه به هگرنه هسته به کاک حواس اي عربي اي كردي وك ارمانج بله از دبیجم دیروکا من بجه دیار او زلاله پشتی هات رزگار کرن هنک پیمان ناو دولتی مخابن او پیمان ناو دولتی حتی امریکان اهل رقای خواه اهل جی هنک گروپ تیم پیکانین او کسوی درباسی هندر رقای بن باتفاقک نابینا امریکان او ترکاده و هنا كسيدي درباس بين هندري رقاي هذه سوريا ديمقراطيك هيفي خورتي ما ناردوي شركي به او شر تشتكي ما تيدا نبي خورتي ما بروجانا خونه درجين سر بصدا خورتي ما شهيد كفن بصدا خورتي ما بريندار بن از بجم الجور وان زانيارين گل بردسته خالك هي زيدي و خاله حسده درباس نکار درباس به و حطانها درباس رقا نبونه پرسام او بو کو هگر او حسده درباس نبه عشار درباس نبه و یکی درباس رقا به از درفته بدم تا گود برسبه بده پشتی نافبرکا کرد و امی وگرم باسی روش بردوام دبه درباره اپراسیونا رقا سان سلاف باسی روش دگل ود بردوام دبه از دادگران جم حواس عاقید استانبولی او پرشته کربو کاک حواس هگر لگور او پلانا گوتد بجه رکفتنک ناف دولتی هی درباره رقا هزن سوریا دموکرات زدی وان خالی گوجوار هاتیه دست نشان کردن کارن درباس من بکورتیش کرما خوره کی او هزل گور او رکفتنه گوهای تجهیه لگور زانیان بردسته چه هزوی درباسی رقاب به بله او هز اهل رقای خانه اهل جی ای رقای خوا گروپا کشوا و بجدار بن لوی شریده او گروپ و الهندری رقای بن و ریوابریک مدنی اهل رقای و به پیکانین جبر ریوابریا رقای پشتی درکتنا داعش وریکرن بکی بله کاک حواس از وگرم جمتا وگرم جارک دن قامشلو رشاد مناور کاک رشاد به مجلسا یانجی فرماندار یا عشائرین دین لسوری چاوا الحكومات سوريا نرى چاوا الرفبراتيا خسر نرى انها اولويات الجمع الشرعي التروريه نرينا واج سوريا بشروج تشيا نعم بەڵێ لە سەرەتادا پێش ئەوەی وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە دەمەوێت وەڵامێکی ئەو برادرە بدەمەوە کە لە سلێمانی و لە ئیستەنبول ئەو کەسە بدەمەوە بە تایبەتی ئەوەی سلێمانی دەمێ ئەوە بڵێم کە نوێنەری هەرسێ کانتۆنەکە لە سلێمانی گوتی کە هەموو پێکێنانی هەموو هێزێکی هۆزگەرە پێویستە لە چوارچێوەی کانتۆنەکاندا بێت. ئێمە بە هیچ شێوەیەک نەمان وتووە کە دەمانەوێت هێزێکی سەربازی پێک بێنین تاواکو پێویستمان بە ڕەزامەندی ئەو کانتۆنانە بێت بەڵکو تەنها وتومانە کوڕەکانمان دەنێرینە ناو ئەو هێزانەی بەرەنگاری تیرۆر دەبنەوە. ئەوەی کە باسی ئەوە کرا کە هێزەکانی بەرگری نیشتیمانی سەر بە ڕژێمی سووریا ئێمە تااقەتی ئەومان نییە بین بەڵگە لەسەر یەکتری ئاشکرا بکەین و باسی ئەوە بکەین. وەک دەزانن لەناو سووریادا چەندین هێز هەیە و لە دەروی سووریا نافازم بەرنامج ببە تهمەت و تهمەتبارکردن و بەرافانی و هەڵوێسەکێ ئەس خوازم بێتر ئەم تەرکیز بکەن لەسەر vê pirsê nêrîna we ji pêşeroja Sûriyê re niha ewlewiyet ji we re girgiya ew ji we re ew e ji şerê terorê ye. Nêrîna we ji hikûmeta Sûriyê çi ye hûn çawa li hikûmeta Sûriyê dinarin? Bele.
ئێمە دنیا بینی ئێمە بۆ داهاتوی سووریا پشت بەخوا سووریا داهاتویشی ڕوونی دەبێ ئەویش بە پاڵپشتی و پشتبەستن بە ڕۆڵەکانی خۆی و بەو هێزانی کە وەک دەزان لە ناوچەی جەزیرە و شارەکانی دیکە هەیە ئێستا هێز هەیە لە کانتۆنی کۆبانی کوڕانی جەزیرە لە هەموو پێکهاتەکان وەک دەزانن شەهیدیان داوە و وەک دەزانن ئەو کوڕانەی کە ئێستا لە جەزیرەن بەرەو پێش دەچن بۆ هەموو ناوچەکانی سووریان بە تەنها لە ناو سووریادا نامێننەوە وەک دەمەوێت پێتان بڵم کە هێزەکانی سوپای سووریا و هێزەکانی سووریا دیموکراتی هیچ سنوورێک ناناسن لە ناو سووریادا بەڵکو لە هەر کوێیەکدا تیرۆر هەبێ لەوێ ئەوان دەجەنگن و بەتەنانەت بەرەو ڕقەش دەڕۆن ئەگەر بێت و پێویست بکات هەر چەندە پێمان وایە کە کوڕانی ڕقە خۆیان دەتوانن کە شارەکەی خۆیان ئازاد بکەن تەنانەت ئەگەر هاتوو پاڵپشتی لە دەرەوەی شارەکەش نەبوو بۆیە پێمان وایە کە هێزەکانی سووریای دیموکراتی دەتوانێت ئەو ناوچان ڕزگار بکات چکو ئەو چاک دەزانێت چۆن تیرۆر بەرەنگار دەبرێتەوە و چۆن وەدار دەنرێت لە ناوچەکان و ئەوەی کە دەزانن بەشداریکردنی تورکیا ئێستادا دیارە پرۆژێکی ڕوونە ئێمە لەبارەی فیدرالیشەوە دەمانوێت بڵین کە فیدرالیت شتێکی شکست خواردوونیە بەڵکو باشترین وڵاتانن کە سیستەمی فیدرالیان پەسەند کردووە بەڵام پێویستە ئەمە بە کۆدەنجی سووریەکان بێ ئێمە پێمان وایە کە دوای تەواو بوون لە جەنگی تیرۆر ئەو کاتە دەکرێت ئێمە بڕیار بدەین لەسەر ئەوەی کە سووریا سیستەمێکی فیدرالی هەبێیان هەن ئالیەن کوردی کاکڕەشاد هەن ئالیەن کوردی داخوازا فیدرالیەکێتکن ئەو دەڤەرێن گۆنهالێنە ژڤان کانتۆنان بە دەڤەرێن کوردستانی دەدەناسکردن سبێ هەگەر فیدرالیەکە کوردی وەرە ئاواکردن هون وەک عەشارە هون چاوا لێت نارن ئێمە وەکو ئەنجومەنی هۆزە سووریەکان ئەو کاتە خۆمان ڕاوبۆچنی خۆمان دەردەبڕین کە ڕاگەندرا نەک ئێستا بەڵکو بەڵام من وەکو کەسێک کە چاودێرم و ئاگام لە دۆخە سیاسێکەیە و بەشدارم لە چەندین کۆنگرێ ئاشتی لە مۆسکۆ لە ژنێف یا لە قاهێرە یا لە هەر کوێیەک بێت پێت دەڵێم کە سیستەمی فیدرالی سیستەمیشی زۆر باشە و باشترین سیستەم و پێمان وایە باشترین وڵاتەکان و سەرکەوتووترین وڵاتەکانیش سیستەمی فیدرالیان پەسەند کردووە بەڵام سیستەمی فیدرالی ناکرێت لەلایەن یەک لایەنەوە بڕیاری لەسەر بدرێ بەڵکو پێویستە فیدرالیت وەکو پرۆژەی چارەسەری کێشی سووریا ڕابگەێنێت نەک وەکو پرۆژەیەک بۆ ئەوەی لایەنێک جیابوونەوەی خۆی ڕابگەێنێت بۆیە پێمان وایە کە پرۆژەی فیدرالیت دەکرێت ببێتە پرۆژەیەک بۆ ڕێخستنی هەموو سووریەکان ئەگەر هاتوو سووریەکان کۆدەنگ بوو لەسەر چەسپانی فیدرالی فیدرالیت هەبێت سیستەمێکی باشە پرسا فیدرالیەتا کوردی مەوەەر نەگرت ئەسخوازم بە کوردی بەحساوێکێ بکە هەڵوێستەوە جه حكومة سوريا وسروك سوريا بشار أسد شيء وك مجلس قيادة عشائر سوريا ئێمە وەکو ئەنجومەنی سەرکردایەتی هۆزە سووریەکان ئەومان لە سەرتاوە گوتووە و ڕامانگەاندووە پێمان گوتووە ئێمە پرەنسیپی ئێمە ئەوەیە کە پۆستی سەرۆکایەتی کۆماری عەرەبی سووری تایبەتمەندیە کە تەنها گەلی سووریا توانێت بڕیاری لەسەر بدات نەک تەنها لایەنێک بێوێ بڵێ من سەرۆکم ناوێت لایەنیشی دیکە بڵێ دەمەوێت سەرۆک لەلایەن گەلەوە هەڵبژێردراوە و ئێستا ئەوەی کە گەل هەڵی بژاردووە چێ سەرۆکەکەی بێت چه سیستەمی حکومڕانیەکەی بێت ئەوە ئێمە لەگەڵ ئەوە داین ئەگەر هاتوو هەر هەڵبژاردنێکیش ئەنجام درا هەر کەسێک ئەو پۆستەی وەرگری ئێمە پیرۆزبای لێ دەکەین. بله کاکڕەشاد زدادگەرم سلێمانی جەمجاویدان حەسەن دکتۆر نەڕیناتە بێگومان ڕەشاد بەرسڤێکدا وەک بێژە نەڕین بە تەمامی بزەلالی فێم نەکردبوو تنەل دژیوێ سەکنیە لێ تبێژێ هەگەر ئابێ ئاواکردن هێزێک عسکەری سەربخوا گەرەک بە تەنسیق بە ئەv یەکژی تێفێمکردن هێزن کۆوێ ڕقا کۆنتترۆل بکن باوەریاتەدە وێ تێرا کۆنتترۆلکردنا ڕقا بکن دەمەکەیدا مووسڵ دەبینن باژارێک ژێ بچووکترە
100,000 لشکر جر هاتیه آماده کردن. بله کاک دلشاد يعني واد تجمع بان خوردا خويا كرنج بو بهترم في دج دم بين بره عشيرة عرب حيزك ابابك بلكي تورا برنامج ولي وت تو فيرنج يعني برسيدك اما ما ولو نغوتيه مرسلا هيزا سوريا ديمقراط قالوا كاري كنترول رقابك يعني زان بري از برسبا في برسيبد بله كرمك استخوازم بيجم يعني انا دولتها ترك بسر برشتيا اردوغان كردوفوبيا الجوان هي تناسك حرچ تشتي كردي تذهب او جاد ترسنزي وجنقن يعني از ناخذ ايمج تركوفوبيا الجامعه هي بتناسك يعني برا امجي بروي كيشن مين قوتني كردي د ادبيات ريفابراتيا خسر ده تنن دكتور جبو تركي عادز نبه يعني جينا ترسا نا بيقومان نفس دماوي تشتي استخوازم بيجم يعني مرسله شيء انه هنا ام بيجن والله دولتها ترك اتفاق قريب تحالف يرجو بشتي رزقار قرنا رقا اجا وهيزك دب بداخلي رقا بو او بريفا يعني بروجي نفيرنج يعني حرتشتي ام بتركي بقرينا تركي برجوان دي خو هن تركي بلاني خود نافشيت هن راسته ليه امجي ام وقف سوريا ديمقراطيك وك هيزن ام بيجن هيزا سوريا ديمقراط اوجي هدفي وين هن اوجي بروجي كويد نافشيت هي ام تخازو وي بيك بينا يعني مثلا انه رقبي ازاد كرن ودور هيز خو بكشين هيزك دتك هيفيني وميفاني تجوجي او هيزايا انا جي شردكش بو ازاد كرنا رقا ناخو اف هيزايا بشكل هيزا سوريا ديمقراط ناخو اوي ازاد بك هيزا سوريا ديمقراط هذا سوريا ديمقراط أنا جو بشدار بالشر رقادن يزيكي 3000 شروانه 3000 شروانن جو خودی إرادة إثبات کرده خبرك واني برمزن چه بوید شر ترور دی اف جدا بناوی مثلا شر موصل قالك ناكوكي تد هنا مسألة سنة تد هي مسألة حشد الشعبي تد هي مسألة تركي تد هي مسألة تركمانة تد يعني قالك بس قريك هنا جبول ابنا كوكي هنا هذا أوسط حزارك وتقال وانتك زعيب دك ده هذا سوريا ديمقراطية بيجن وقت 3000 شروانين خودی خبره و تجربات از باورم به آلیکاریا هفیمانه نف دولتی و کاری به کنترل رقابه لی شر کنترل رقاب مرحله نه یعنی مرحله کمینوی دست به قناغ کوی هی پشتی و افهزانا بگومان و سنگر خو چپری خوی شر بهز بکن و خو آماده بکن و پلانک نهدین نجبو مرحله دوا هدی حیا بیجن رقابی آزاد کرن گرقه هات آزاد کرن و گریسپی و من بج و لی بکرن یعنی چاوا افهزانا هدی خو کشین تنی پشتی گوتی آزاد کرن فتره کن دومینن حیا مجلس یا انجمن سیویل تی آوا کرن آش خلکن دوره او دبو وك اداره سياسي دفريره زائدا هدي اسايشك تي ابا كرنج خلق نافچه بخو يعني هزن سوريا ديمقراط انا ام ديفيجن سر صدي حيشتي قوتيت باشدارن خلق رقا وباجروك دورا رقاينا يعني او خلق دفري بخونه يعني وقتی ام بیجن افز بیک شاندن و هزک دبی تبلی بی او جبر دولت ترک ولد خوازه اگر دولت ترک اف پروژه بوجی کمی روز ندگو دوی از بشدار ببن دشار آزاد کردن رقاده و اگر هزی قصد بشدار ببن از بشدار نابم اگر پلانه ولو به نخبر او خنک قربان و خنک ارد و میوانی تدبیجه براتنش خل سرسینور بسکنه کنگی هات آزاد کردن او هزی خود در باسکه يعني اف جور تفكير هاني نسر صدام بيجن راسه بلكو شاشجي وإيد بيجن تشوف يدي جو هيزن ما زيان زارو كان ما دشن ودا شهيد كيفن ما ديت يعني حياة البرك آزاد نبو أم كانوا بيجن دبرة قامش له وحسكي مثلا بآرامي ناجي شدادي آزاد نبو حسكي بآرامي ناجي رقاي آزاد نبي جريس بي وكوباني بآرامي ناجي دكتور يعني خالك يا جرينج هبو حواس عقيد بحثاوي ناكر آلية عشارة عربي فجرا جورولا وناها ده اشتوايي كمالايتي هبه ده صلحة يا اجتماعي ده ام بحثا آلية كردا بكن نابينه بويه دماوي اكي جو رفبراتيا خسر مالا كردي وگره گو کاربه وانا بسر هفت بینه ایرو هزا کامازن یا هزن پشمرگن روجاوای کردستان یعنی الباشور شر ترورت کن او جی به باوری و خودی ازمونا کا دریجن ریش ماج بر وانا نای وکرن گو او جی مل بمل یا پگا و یا پجا شر ترور بکن الدوره
يعني پر باش كاك درشا قلت بخو اف برسكرش برازي بها تاع مصر اي كاز هينجي برسف بدا مش برغو تقود ادبيات خسريات ديمقراطيك يعني تشكي كرديتنا از باورم يعني مرو بفيرانجيلينا نار تزانش بر ام بيجن ام فيدراليك ديمقراط خوازن روجافاي باكوري السوري يعني نافي روجافا بخا تي واتي روجافاي كردستاني اللي بلكي ظرف هاني يام فيرانجي ام ناف ديبيشن لي وقتي امتين ام دبينين مثلا منهاج برورديغو ام تدريس لكن انا روجافاي كردستاني بزماني كردي بزماني عربي بزماني سرياني ام بيجن ناخو اف زماني كردي شكو هات مابنا ادبيات كردي مابنا ام قش دجنجنج بو خاطري ام قش بافر بيجين وك كرد وعرب وسريان فخصوصيتها دكتور جي كرما خور اللي افبينه تاني ما فين شاندنيه بحثا ما فين ين نتويه كردادكم بكرديش كرما خور هاجرت كار برسبه بدش بر بتنه چند دقل بردس مانه بله نه ما في نتويشي ما في نتويشي بو خاطري قلت بينا ام خوازن كانتونا عفرين وكوبا نجبجي هف اف روجافاي كردستاني اف ما في نتوي كرداي مرسلا بشمرغي روج قتا قالكر يعني تورا برنامج تجي اف قالو هيزك ده هبه ند جرسي وانا يبقى دبيان ند جرسي وانا قصد دب تشيد بدر باسي روجافاي كردستاني ب يعني روجافاي كردستاني شربك بيغمان ام دبيجن ند دبي تنسيق بكرم بهذا قصد دما جو اف بشمرغانا قلت آماده بن سیوانا قصد شر داعش بکن بگو منم کیف خوش دبن گو اوجی خلک روج آوان در باسی روج آوا بنو زلالي پیامات گشت دکتور از ری بدم حواس عگیجی جی ائتلافه اجبرگو دماویجی ام دماوینا نخون اوجی برسوا خو بده کاک حواس وک انا کسی هون چوا خوش به معادله یا منطقه یا هرمی یا دبره هون دبینن وج معادله سیاسيه گشتی هون هین خودی باندورن بله بگومان از دبیجن باندورا هر بشک سیاسی الهندری گریدا باندورا گریدانا جماوری و پیوه انجمن اجتماعی کردی خودی بنگهک جماوریه دیروکا سوری از تکارم بیجم 6 سال شورش حتی ایروده دنگ بلند به نه دنگ مخابن دنگ سیاست دنگ عقل دنگ زانبونه بهتر دنگ تفنگه او دنجی وکون زانن دمک وها وقت او دم خلاص چند جاری و سوز دایی گون هزن پشمرگین روشابای کردستانی و سوز دایی پشمرگین خو بجیوینن ین مباشر ین راسو خود گلوانا ده گوهونی وانا وگر روشابای کردستانی بریار کا سیاسی پشتوانی امریکا اون هین سر سوز خونه بگمان او پشمرگی روش خودی جهن و وگرن جی خوا و وگرن پاراستنا خاکا خوا بکن و پیکاتنا وی پشمرگی سر آسته و چاوا بروانی البرخاکا کردستان سوری ده بکه و چاوانی بشک بشیزک نشتیمانی سوری گور بریارک ناف دولتی وک تم و تم امد بیجن جمع خطک سول های شر نافخوایی ام درباز نابن شر نافخوایی چه پیمان ام درباز بونه هیزن پیشمرگه روش و گریدای به پیمانکی ناف دولتی ده او پیشمرگه جی خواه ببینه السر خاکا خواه البن هیزک نشتیمانی سوری ده هیزک کردی ناسکریه ناوی پیشمرگه از بیجم عنوانه که ناسکریه شهر کسیره وک آستکی ناسکرنا نتوا کرد الهندری کردستان سوریده پیشمرگه سروی آستی در باز بنجدر ویوی آستی پیشمرگه باوری ما و نرینک ما و دانستان نک ما دی هبس بله بزلالی تنارین خواهان گلک سپاس حواس عقید نونر انا کسر تلفن اجتماعی سوری جستنبولية تتقلمده بساس جبو رشاد مناور العساف هفريزي جيفاتا يا فرمانده عشائر سوريا مجلس قيادة العشائر في سوريا سباس جبو جاويدان دكتور جاويدان حسن هفسروكين ونراتار فراتيا خسر للسليمانية وتقلمده مقالك سباس جبو بجدار ياوان بنان هجال فيدا كندجن داويات برنامج إيرو يا باسي روج قالك سباس جبو وجي وحطاناهم بنيري مبو